گرنگەکەی ئێمە کەوا بەشی ئافرەتانمان جودا کردوتەوە هەر ئافرەتێک لە لای ئێمە بیەوێت کەوا سواری بۆ نمونە سەرنشینی تاکسی بێ ئێمە شوفێری ئافرەتی بۆ ئەنێرین ئامانجی ئێمە ئەوەیە کە تەکسیەکی لەم شێوەیە و تەکسیەکی مۆدێل 2025مان هێناوە ئەم تەکسیە مۆدێلەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1979 و ئەو تەکسی کە ئێشی بینن مۆدێلی 2025 ئێمە ئامانجمان لەوەیە کەوا تەکسی لە بوارێکی چۆن بڵێین لە ژینگەیەک بۆ ژینگەیەکی تر بردمان کە لە شوفێری دەستکرد بڵین چۆن بڵین شوفێری دەستکردەوە بۆ سمارت بردمان ئەوەش ئەم سارێ دەلالەت لەوەدا کە چەندێک گۆڕانکاری کراوەتێ لە لای ئێمە ئەو سارانەی کە بەکاری دێنین هەمووی سمارتە هەر چواردەوری سکیوریتیە ناوی سکیوریتیە و بەشە هەرە گرنگەکەی ئێمە کەوا بەشی ئافرەتانمان جودا کردوتەوە هەر ئافرەتێک لە لای ئێمە بیەوێت کەوا سواری بۆ نمونە سەرنشینی تاکسی بێ ئێمە شوفێری ئافرەتی بۆ ئەنێرین مانای ئەوەیە کە ئێمە گۆڕانکارێکی زۆر گەورەمان کردووە گۆڕانکارەکەی ئێمە ئەوەیە لە سەردەمی نوێدا باشە ئێمە بە سمارت ئیشەکەین ئێمە لەگەڵ سەردەمایە ئەڕۆین کە لەگەڵ سەردەمایەژە ڕۆی ئەبێت تۆ بیر لەوە بکەیتەوە چەندێ ئاسانکاری بۆ خەڵکی بکەیت بۆ نمونە ئەم لە سەردەمی 79 وایفای نەبووە لەناو سارەکانی ئێمە وایفای هەیە بڵین سکیوریتی هەیە کامیرا هەیە بۆ سەرنشینەکان بۆ مناڵەکانیان بە تایبەتی کە ئەو مناڵانەی ئەچن بۆ قوتابخانەکان دایک و باوکیان چۆن بڵێ دڵیان لایەتی ئێمە بە لایف کامیرایان بۆکەینەوە هەتاگەنە ئەو شوێنەی کەوا مەبەستیانە